باسی پێکەنین و خەندەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لە دەیان حەدیثە هاتووە. ئەو سەحابی بۆ دەژێڕێتەوە بە چاوی خۆی بینیوێتی دەڵێ تۆش لەڕێی ئەوە دەچیتە ئەو مەجلیسە و دەڵێ لەوێیت. لەبەرەوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم خەندە و پێکەنینی هەبووە بۆ ئەوە بۆ کە بەرامبەر دڵخۆشکە، دڵی بداتەوە، وای لێ بکە هەستکە کە کەسایەتێک و ڕێزێکی لای پێغەمبەر صلی الله علیه وسلم، یا بۆ چارەسەرکردنی هەندێ بارودۆخی تایبەت بووە، یا بۆ ڕەوانەوەی هەندێک خەم بووە. کەواتە پێکەنین و خەندەکەی هیچی بێهۆ نەبووە، بێهودە نەبووە. چۆن پێغەمبەر سولەیمان فتەبەسەمە ضاحکا من قەولها، خەندە و پێکەنینیشی هات، یعنی نێوانی خەندە و نێوانی پێکەنین، نە پێکەنینی تەواوە نە خەندەشە بەتەنها. لە چی؟ لە گوێبیستبوونی قسەی شاژنە مێلوورەکە کە هاواری لە مێلوورەکانە کرد، یا ئەیوهە النەمل ادخولوا مەساکینەکم، بڕۆنە ژوورەوە. ئەوە سولەیمان های ناسی، ئەوە سولەیمان و سەربازەکانی هات بەژێ پێمانەوە ورد و خاش دەکەن و بە خۆیان نازانن. پێغەمبەری ئێمەش عليه الصلاة والسلام عبدالله کوڕی حارث دەفەرمێ ما كان ضحك رسول الله صلى الله عليه وعلى آله وسلم إلا تبسما. زۆربەی پێکەنینەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم خەندە بووە، بەس کەمی دەمی کرد بێتەوە دان و قرێکانی دیار بوو بێت.